الحەمدلله بەخوای گەورە کاتانیمان ئەوڕۆ سێ خاڵ یارەکەەوە دەست بێن بەبێ مادیبوونێک کە فەریقی بەرامبەرمان ناتنە خوارێ الحەمدلله تانیمان سێ خاڵەکەەوە دەست بێنن و حەزمان لێ بوو فەریقی بەرامبەر بێتنە خوارێ لەگەڵ هاوڕێکانمان دەماتوانی سێ خاڵ یارەکەەوە دەست بێنن بەس خوا دەزانین خێر لە چیدایە و زۆر سپاسی کەناڵەکەشتان دەکەم. سپاس بۆخوا ئەوە جەولەی دێم و توانیمان ئەوڕۆژ سێ خاڵی گرنگ بەدەست دوای ئەوە کە فەریق نهات گەر فەریق نێتش تەسیر لەمە ناکەمە ئەدادی خۆمان هەر دەکەین بەردەوام انشاءالله و فەریق الحەمدلله لە بۆ مەرحەلەی دووەمیش باش خۆمان ئامادە کردیا پێویستمان بە یاریەک دو یاردیە لە بۆ قۆناغی کە دەبتە تەزەمە فەریقەکان الحەمدلله بەرنامەمانەیە و بەردەوامشت بەخوای 195 الحەمدلله یەک یاردی بین و انشاءالله بەسەر دەکەوێت.